گرانترین سڵاتان لەبێ خۆشەویستانی فریدۆم تیڤی. ئەم بەیانێش پێکەوە لە ئەکتوێلدا قسە و باس لەسەر بابەتە گەرم و گرنگەکانی ڕۆژ دەکەین، ئەو بابەتانەی کە بوونەتە جێگەی سەرنج و پرسیار لەلای هاوڵاتیان. سەرەتاش ڕوو دەکەینە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و دوێنێ هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی ئێران لە ناوچەی سەردەشت دەستڕێژی گولەیان لە کاروانێکی کۆڵبەر کرد و لە ئەنجامدا کۆڵبەرێکی خەڵکی سەردەشت بە سەختی بریندار بوو. بەگوێرەی زانێرەکان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دوای ئەوەی ژمارەیەک کۆڵبەر بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان دەچنە گوندی کانی زەردی سەردەشت، بەڵام هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی ئێران دەستڕێژی گولەیان لێ دەکەن و لە ئەنجامدا کۆڵبەرێکی کورد بە ناوی زورار عەبدوڵڵا خەڵکی گوندی نەڵاسی سەر بە سەردەشت گولە بەرسەری دەکەوێت و بە سەختی بریندار دەبێت. لە ئێستاشدا تەندروستی ئەو کۆڵبەرە ناجێگیرە و بۆ یەکێک لە نەخۆشخانەکانی شاری ورمێ گوێزرابەتەوە. چەند ڕۆژ پێش ئێستاش لە ناوچەی سنوورەکانی ئورمیا بە تەقەی هێزە چەکدەرەکانی ئێران دوو کۆڵبەری کورد بە ناوەکانی مراد عەرەبی کوژرا و کاردین عەرەب پور لەو ڕووداوەدا بریندار بوو. ئەوە لە کاتێکدا ژیان و بژێوی هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان تا دێت سەخت و دژوار دەبێت و هاوڵاتیان بۆ بژێوی ژیانیان ڕوو لە کاری کۆڵبەری دەکەن، بەڵام لەلایەن هێزە چەکدەرەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە دەکرێنە ئامانج. هەر بەپێی زانێرەکان پێرێ لە ئەنجامی بۆسەی هێزەکانی سوپای پاسداران لە سنووری نێوان نۆتشا و تەوێڵە 4 سەر ئەسپی کاسبکاران و لە ئەنجامی دەستڕێژی گولەی هێزە چەکدەرەکانی ئێران کوژران. باڵە بەرەزان ئەمڕۆ 30 ساڵ بەسەر کیمیابارانی شەری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن ڕژێمی بەعسی ڕۆخاوی عێراقی تێپەڕ دەبێت. تا ئێستاش ژمارەیەک لە بریندارەکانی ئەو کارەساتە بەدەم ئازاری زەمەکانیانەوە دەتلێنەوە. وەک سەرجەم بوارە پشتگوێخراوەکانی تری ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەم زامەش هێشتا ساڕێژ نەکراوە و هێشتا خوێنی لێدەچۆڕێت. زامی چی لەبیر نەکراو ڕۆژێکی ڕەشبوو کاتێک 28 حوزەیرانی ساڵی 1970 زەینی واتە حوتی پۆشپەڕی ساڵی 1366 هەتاوی ڕۆژی یەکشەممە کاتژمێر 4:30 خولەکی پاژنیۆڕۆ هێزە ئاسمانیەکانی ڕژێمی بەعەز بە گازی کیمیاوی شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستانیان 7 جار بردومان کرد. 2 بۆمبیان لەناو بازاڕی شارەکەدا و 2 بۆمبی تریشیان لە گەڕەکەکان و 3 بۆمبیشیان لە گوندەکانی دەوروبەری سەردەشت خستە خوارێ. هەوای شاریان بە تەواوی ژەهراوی کرد. پاش چەند کاتژمێر هەموو شوێنەکانی شار پڕ بوو لە دووکەڵ و گازی کیمیایی و نەخۆشخانەکان هەموو چۆڵ بوون. بەپێی ئامارە ڕەسمیەکان لە کۆی 12,000 دانیشتووی شاری سەردەشت 8,025 کەس بریندار بوون. لانی کەم 4,500 کەس لەو بریندارانە دەبوو دەرمان بکرێن، بەڵام تەنها 300 کەس لە سەردەشت بە خێرایی دەرمان کران و پاشان لە گوندەکانی دەوری سەردەشت بریندارەکان مانەوە تا ژاری هەوا کەم بێتەوە. 1500 کەس کە بە سەختی بریندار ببوون و دەبوو بەڕێ بکرێن بەرەو نەخۆشخانەکانی تاران و تەورێز. بەپێی ئامارەکان لە کۆی بریندارەکان 130 کەس لەوان شەهید بوون. پێشتر لە 25 تشرینی یەکەمی ساڵی 1983دا سوپای ڕژێمی بەعسی عێراق گوندی باینجانی سەر بە شاری بانەی کیمیاباران کردهبوو. پاش دەڕۆژ ناوچەی کەناری چەمی شلێری سەر بە شاری بانەی کیمیاباران کرد. ئەمانە لە کاتێکدا ڕوویاندا کە کۆمەڵگەی نێودەوڵەتی پێشێلکردنی یاساکانی شەڕیان بەدەستی سوپای بەعسی عێراق شەرمەزار نەکرد و ساڵی 1970 جارێکی تر کارەساتی سەردەشت ڕوویدا. ئەم تاوانانە هەموو لە بێدەنجی کۆمەڵگەی نێودەوڵەتیدا ڕوویان دەدا. هەر ئەمەش ڕێخۆشکەر بوو کە ڕژێمی بەعەز گەورەترین تاوانی کیمیاوی مێژووی بەسەر خەڵکی کورداهێنا و هەڵەبجەی شەهید کرد کە بڕیاروە بوو هێزەکانی ئێران ناوچەکە چۆڵ بکەن، بەڵام نەیان کرد و پاشان شاری هەڵەبجە بوو بە قوربانی نافەرمانی سوپال لە چۆڵکردنی شارەکە. لەباری قوربانی بوونی سەردەشت و بانە لە ڕۆژهەڵاتی کوردستانی جیان لە ڕژێمی بەعەز کۆماری ئیسلامی ئێران یەکێک لە بەرپرسە سەرەکیەکانە و
تا ئێستاش ئاوڕی لە بەرکەوتوانی ئەو کارەساتە نەداوەتەوە، بەڵام ئەوەی جێی پرسیارە لەوە دەچێت هەردوو بەرەی شەڕ بە چیمیابارانکردنی شارە کوردستانیەکان ڕازی بوو بێتن، دەنا بۆ لە گەرما و گەرمی شەڕەکەدا هیچ بۆردومانێکی چیمیاوی لە سەرهێزەکانی سوپای ئێران نەکرا کە لەگەڵ سوپای ڕژێمی بەعسی عێراق شەڕیان دەکرد. وەڵە بەرزان ئێمە ستافی فریدۆم TV بەردەوام ڕۆژانە هەواڵەکانمان تایبەت بە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران هەیە. لەو بارەیەوە هەموو ڕۆژێک هەواڵی کوژرانی کۆڵبەر و سووتاندنی دارستانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئەو کەم و کوڕیانەی کە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بەرامبەر بە دانیشتوانە کوردەکانی ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دەکرێت دەخەینە ڕوو. بەڵام هێشتا ئەو پێشێلکاریانەی کە کۆماری ئیسلامی ئێران دەرحەق بە کوردانی دەکات ئەوەی کە دەخرێتە ڕوو هێشتا کەمە و هێشتا بەیەخی بەتەواوەتی پێ نەدراوە. ئەمە شێکێک بوو لەو کارەساتانەی کە بەدەستی ڕژێمی بەعسی ڕووخاوی عێراقی ئەنجام درا و بە بێدەنگی کۆماری ئیسلامی ئێران ئەو بابەتە پەردەپۆش کرا و هێشتا بریندارانی ئەو کارەساتە بەدەم ئازار و مینەتەکانەوە دەتلێنەوە. ئێمە دەچینە تەوەرێکی تری ئەمڕۆی ئاکتوێل ئۆپراسیۆنی ڕزگارکردنی ڕەقە و هەواڵەکان تایبەت بە ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا. لە چوارچێوەی ئۆپراسیۆنی ڕزگارکردنی ڕەقە شەڕڤەنان گوندێکی دیکە و ژمارەیەک هاوڵاتیان ڕزگار کرد. بەپێی زانێرەکانی دوێنێ هێزەکانی سووریای دیموکراتیک لە چوارچێوەی ئۆپراسیۆنی ڕزگارکردنی ڕەقە گوندی ئەلخوەتەیان لە باشووری شارەکە لە چەتەکان پاکردەوە و بەردەوامیش لە پێشڕەویەکانیانن. پێشتریش شەڕڤەنان گەڕەکی قادسیان لە دەستی چەتەکانی داعش ڕزگار کرد و لە ئێستاشدا لە هەوڵی ڕزگارکردنی گەڕەکەکانی دیکەی ڕەقەدان. هەر ئەمڕۆ شەڕڤەنان 4 بنەماڵە کە بۆ ماوەی 27 ڕۆژ بوو لە ماڵەکانیان و لەلایەن چەتەکانی داعشەوە گەمارۆ درابوون وەک قەڵغانێک بۆ خۆیان بەکار دەهێنان ڕزگاریان کردن. شەوی ڕابردووش شەڕڤەنان لە گەڕەکی سینای ڕەقا فڕۆکێکی بێفڕۆکەوانی چەتەکانیان خستە خوارەوە کە بۆ ئاشکراکردنی شوێنی شەڕڤەنان بەکار دەهێنرا. هاوکات هەموو ئەو هێرشانەی کە چەتەکان بۆ سەر ناوچە ڕزگارکراوەکانیان کردبوویان تێکشکێنران و ژمارەیەک چەتە کوژران و شەڕڤەنان لە پێشڕەویدان. دوای 5 ساڵ سوپای سووریا بە هاوکاری هێزەکانی ئێران چۆتە ناو شاری دێرەزور کە لە دەستی داعشدا بوو. لێستادا ئێران بە دوای ئاواکردنی هێڵی شیعەوەیە لە سووریا و عێراق. گفتوگۆ و شۆڤەی ئەم بابەتە دەکەین دوای بینینی ئەم ڕاپۆرتە. ڕاگەیاندنەکانی ئێران گرتە ڤیدیۆیەکیان بڵاو کردووەتەوە. گوایە هێزەکانی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران، عێراق و لوبنان لەگەڵ ئەرتەشی سووریا لە هێرش بۆ سەر ناوچەی دێرەزور بەشدارن. ڕێکخراوی چاوەدێری مافەکانی مرۆڤ لە سووریا ئەو هەواڵەی پشتڕاست کردەوە کە هێزەکانی ئێران لە هێرش بۆ سەر دێرەزور بەشدارن. ئەگەرچی ئێران و سووریا بانگەشەی بەرەنگار بوونەوە لەگەڵ داعش دەکەن لە ناوچەی دێرەزور، بەڵام ئامانجی سەرەکی ئێران و هێزە هاوپەیمانە شیعەکانی دروستکردنی هێڵی شیعەیە لەسەر سنووری عێراق و سووریا، بەڵام ڕاگەیاندنەکانی ئێران لەو بارەیەوە چاواشەکاری دەکەن. ئەو هێڵە ئێران دەگەینێتە دەریای ناوەڕاست و هێڵی بەرگریشە لە بەرامبەر ئیسرائیل و هاوپەیمانەکانی دژی ئێران. لە ماوەی پێشودا ئێران ناوچەی دێرەزووری موشکباران کردووە و لەگەڵ هێزە عێراقیەکان ئۆپراسیۆنێکیان بۆ سەر ناوچە سنووریەکانی عێراق و سووریا دەست پێ کرد. ئەمە لە کاتێکدایە کە هاوسەنگیەکان لە سووریا بەرەو گۆڕانکاری دەڕوات و لە ئێستادا هێزەکانی سووریای دیموکراتیک لە ئۆپراسیۆنی ڕزگارکردنی ڕەقا کە داعش وەک پایتەختی خۆی بەناوی دەکات و هاوکات هەوڵدانەکانی سووریا و ئێران بۆ کۆنتڕۆڵکردنی دێرەزور لە ترسی کەوتنی ڕەقە بەدەستی شەڕڤانان و پێشەنگایەتی یەپەگە و یەپەژەیە. پێشتریش هێزەکانی سووریا و ئێران هەوڵیاندا حەسەکە کۆنتڕۆڵ بکەن کە لەلایەن یەپەگە و یەپەژەوە ڕزگار کرابوو. بەڵام لە ئەنجامی وەڵامدانەوەی توندی شەڕڤانان،
هێزەکانی سووریا و ئێران ناچارکران لەو ناوچەیە پاشەکشە بکەن. بەڵە بەرەزان لەسەر ئەم مژارە لەگەڵ بەڕێز دیار قامیشلۆ بەڕێوەبەری نوێنەرایەتی خۆسەری ڕۆژئاوا و باکووری سووریا لە لوبنان قسە و باس دەکەم. بەڕێز دیار سپێدە باش لە نەهادا ئۆپراسیۆنی ڕەقە لە بەرەو پێشچوونایە و لە دەما نزیکا دێتە ڕزگارکردن. هۆن گرنگی ئازادکردنا ڕەقە چەوا دەبینن؟ بەڕێز دیار؟ بەڕێز دیار؟ بەڕێز دیار ئەگەر گوێت لە دەنگی من هەیە لە ئێستادا ئۆپراسیۆنی ڕەقە لە بەرەو پێشچوونایە و ڕۆژانە شەڕڤانان لە پێشڕەوی بەردەوامدان و لە هەوڵی ئازادکردنی تەواوی ناوچەکانی دیکەی ڕۆژئاوای کوردستان و ڕەقەدان هەوڵ دەدەن ئەوەی کە بەلای شەڕڤانانەوە گرنگە پاراستنی گیانی هاوڵاتیانی ئەو ناوچانەیە تا بە سەلامەتی ڕزگاریانی بکەن. ئەگەر تۆ گوێت لە دەنگی من هەیە دەمەوێت بپرسم لە نەهادا ئۆپراسیۆنی ڕەقە لە بەرەو پێشچوون بەردەوامدایە و لە دەما نزیکا دێتە ڕزگارکردن. هۆن گرنگی ئازادکردنا ڕەقە چەوا دەبینن؟ دیارە بەڕێز دیار گوێی لە دەنگی ئێمە نییە. ئێمە دەمانەوێت بچینە بابەتێکی تر. هاوسەرۆکی پارتی یەکێتی دیموکرات پەیەدە ڕایگەیاند ئەگەر حەشدی شەعبی سنوورەکانیان ببەزێنن لەلایەن شەڕڤانانی هەسەدەوە وەڵامیان دەدرێتەوە. سەلاح موسلیم هاوسەرۆکی پەیەدە لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ڕۆژنامەی شەرق الئەوسەط ڕایگەیاندووە کە لە کاتی سنوور بەزاندنی هێزەکانی حەشدی شەعبی وەڵامیان دەدرێتەوە. لە چاوپێکەوتنەکەدا دەڵێت ئێمە پارێزگاری لە خاکی خۆمان دەکەین. حەشدی شەعبیش شوێنی خاکی عێراقا نەک سنوورەکان تێپەڕێنن. دواتر لەبارەی دۆخی ڕۆژئاواوە ڕایگەیاندووە ڕێفراندۆم لە ڕۆژئاوای کوردستان ئەنجام نادرێت چونکە پێمان وایە سیستمێکی دیموکراتی بۆ سوورەی ئێستا دەگونجێت. لەبارەی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی ڕەقەوە سەلاح موسلیم دەڵێت دوای کۆنتڕۆڵکردنی شارەکە قەسەدا دەچێتە دەرەوە و شارەکە لەلایەن ئەنجومەنی عەرەب و کورد و پێکاتەکانی دیکەوە بەڕێوە دەبرێت. ئەوە لە کاتێکدا پێشتر حەشدی شەعبی لە سنووری بەعاج و ناحیەی قەیرەوانەوە گەیشتە سنووری هێزەکانی سوورەی دیموکراتی و لە بەشێک لە میدیاکاندا وا بڵاو کرایەوە کە حەشدی شەعبی چۆتە سنووری سووریاوە. شنگال چون لە پێشمەرگان خستە پێشمەرگەژی هەدەفن ینی کورد گشتی هەدەفن بڕە هەنێک ئەوەندار ناخە نەبێ بشۆشی لێ خستی یان بچ لێ خستیە کورد گشتی هەدەفن لە جەمانە فەڕناک و بەهاوای کو لێ خستی دخوازەژ ئێدین ڕاجێ بێژە هێزێ نابنەتەوی دخوازە بەرە رووس بن ئەمریکا و بنجی هێشتا کورد لازمە تەنابن یانە ونچاوە بکنجی ئاز کوردان لازمە. بەڵێ بەڕێزان دووبارە دەچمەوە لای بەڕێز دیار. بەڕێز دیار سپێدە باش گوێت لە دەنگی من هەیە؟ باش زۆر سپاس. لە دەستپێکە نەها دەمەوێت بپرسم لە نەهادا ئۆپراسیۆنی ڕەقە لە بەرەو پێشچوونایە و لە دەما نزیکا دێتە ڕزگارکردن. هۆن گرنگی ئازادکردنا ڕەقە چەوا دەبینن؟ باش بەڕێز دیار؟ زۆر باشە هەتا دەنگی بەڕێز دیار دەگاتە لای ئێمە و ئێمە بە تەواوەتی دەتوانین لەگەڵ بەڕێز دیارە گفتوگۆی ئەم بابەتە بکەین. دەچینە لای هەواڵەکانی لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە و لە ئێستادا لە ڕۆژ نیوز هەواڵێک هەیە کە لە ئورمیا چەند گروپێکی کۆنترا بە ناوی گەریلاوە پارە لە خەڵک وەردەگرن. لە هەواڵەکەدا هاتووە چەند گروپێکی کۆنترا دژە گەریلا جلی گەریلا لە بەردەکەن و بە ناوی ئەوانەوە پارە لە هاوڵاتیانی گوندەکانی ئورمیەی ڕۆژهەڵاتی کوردستان وەردەگرن. سەرچاوەیەکی هەرێمی لە شاری ئورمی ڕۆژهەڵاتی کوردستان بە ڕۆژنیوزی ڕاگەیاندووە
لە گوندەکانی سەپانجە، مەوانە، ناناس، قەدۆ، دەربەند و بەردەسەر لە پارێزگای ئورمیە چەند گروپێکی کۆنترا گەریلا بەجلی گەریلاوە بێڕێزی بە خەڵک دەکەن و پارەیان لێوەردەگرن. ئەو سەرچاوی وتیشی و گروپانە سەربەسپای پاسدارانی ئێران و ئامانجیان ڕەشکردنی گەریلایە لە بەرچاوی هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان. بەڕێز دیار دووبارە دێمەوە لای تۆ گوێت لە دەنگی من هەیە لە نەهادا؟ فەرموو. سپێدە باش دەمەوێت لە نەهادا ئۆپراسیۆنی ڕەقا لە بەرەفپێچوونی بەردەوام بدایە. دەمەوێت لە نەهادا بپرسم لە دەمان نزیکا دێتە ڕزگارکردن هون گرنگی ئازادکردن ڕەقا چەوا دەبینن؟ دەم باش هەلبەتە پێیڤاژەیەکی پر گرنگ و حەساس بێدەمێ دەرباستی پەیدەرجی پشتی حملا دەستپێکردنا ڕەقا و بوونها شەربانên هێزên سووریای دیموقرات دارینەیانی زێدەتر ji سەدی 25 ji bajarê ڕەقا dest bigirin û li wê derê hêzê terorî Daeş her diçî ber دەنگ پێ ئەما بەس دەنگی تۆ دێتە لای ئێمە بەردەوام بە. إذا باشا الفرخة مشكلة منها. بفرمو. فرمو. بەڕێز دیار وەڵامی پرسیارەکەت نەدامەوانێ ئێوە لە نەهادا ڕزگارکردنا ڕەقا چەوا دەبینن؟ گرنگیە ڕزگارکردنا ڕەقا چەوا دەبینن؟ تۆ بەردەوام بە لە شۆڤەی خۆت. دەم باش هەلبەتە پێیڤاژەیەکی پر گرنگ و حەساس بێدەمێ دەرباستی پەیدەرجی پشتی حملا دەستپێکردنا ڕەقا و بوونها شەربانên هێزên سووریای دیموقرات دارینەیانی زێدەتر ji سەدی 25 ji bajarê ڕەقا dest bigirin û li wê derê hêzê terorî Daeş her diçî ber دەنگ پێ ئەما بەس ئەو دەبێ قوت بدێ یانی. بەڕێز دیار دەنگی تۆ دێتە لای من تۆ دەتوانی بەردەوام بیت. زۆر باشە ئێمە دەچینە سەر مژارێکی تر دیارە بەهۆی کێشەی تەکنیکی وانێ دەنگی من ناچێتە لای بەڕێز دیار. سوپاسێکین بە هەر حاڵ نەمانتوانی بە تەواوەتی شۆڤەی ئەو بابەتە بکەین. ڕوودەکەینە باشووری کوردستان ئەوەی لە ئێستادا لە باشووری کوردستان دەگوزارێ ڕنگدانەوەی لە ناو خەڵکدا دروست کردو بە جۆرێک گوێ لە هەر تاکێکی کوردەگریت هیچ ئومێدێک بەدی ناکەیت. ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەو بارودۆخەی کە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان دروستیان کردو لە ناوچەکەدا. لەلایەک پرسی ڕێفراندۆم و لەلایەک قەیرانی دارایی و لەلایەک کێشە ناوخۆیەکانی نێوان لایەنەکانی حکوومەت و لەولاشەوە هەوڵ بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەی دەدرێت. بەڵە بەرەزان ئەمڕۆ دەمانەوێت کەمێک لەسەر ڕۆژەفە گرنگەکانی باشوور هەڵوێستە بکەین بۆ ئەم مەبەستە لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵ هاوڕێ باجلان ڕۆژنامەوان و چەلاکی مەدەنی ئەم مژارە باز دەکەم. سڵاوت لێبێت بەڕێز هاوڕێم کاتت باش. دەمەوێت بپرسم
باشووری کوردستان لە ئێستادا بە دۆخێکی ناهەمواردا تێدەپەڕێت. تۆ دەتوانیت شرۆڤەی ئەم بابەتە بکەیت و دوایین زانیاری و پێشهاتەکان لە باشووری کوردستان بە بینەرانی فریدۆم تیڤی ڕابگەێنیت. ئەم کاتی جەنابتان باش سپاس بۆم دەرفەتە هێڵم سەرکەوتنی هەموو برا پێشمەرگە و هەموو برا شارڤان و هەموو برانی لە پاکستان سەردەما و کەسانەی لە پێناو ئازادی سەربەخۆی کوردستان پێدەخۆشن. بەڵێ بەڕاستی لەم کات ساتێ ئێستادا باشووری کوردستان بە ڕۆژێکی زۆر زۆر ناهەموار تێدەپەڕێت، ماوەیەکی زۆر زۆر بە بیانی بوونی شەڕی داعش، قۆرەختکاری بڕی نموچە قوتی خەڵک لە خەڵک بردراوە. بەڕاستی ئێستاش بۆ شاردنەوەی زیاتری زیاتر لەو گەندەڵیانە بە پرسێکی تر خەڵک دەخافێن، بە پرسێکی تر خەڵک هەر دەخەڵەتێنن. ئەویش ئەوەیە گوایە ئێمە پرسێکمان لە پێشە بەناوی ڕەفراندۆم هەر تاچێک لە ئێمە ئارەزوی ئەوەی دەکاتن نیشتیمانەکە نیشتیمانێکی سەربەخۆزێتن، بەڵام نەک ڕێفراندۆمێک لە پێناو باشەوەندی بیری حزبی بیری کەسکی هەندێک لە پارتە سیاسیەکانی باشوور کە بەڕاستی دەتوانم بڵێم یەکێک لەو بابەتانەیە کە یەکێک لەو بابەتانە کە بەڕاستی بۆ قۆرەختکردن و پەیداکردنی زیاتر لە ئەندام و لە ئەنگێز لە باشووری کوردستان ئەمڕۆ بابەتی ڕێفراندۆم کراوەتە بابەتێکی سیاسی سەر بەسەر پەیدا بەرەو تەسکردنەوە دەچێت کە بەڕاستی جێگای داخە ئێمە لە لای دەوێن بەری مووسەوە کە هێزەکانی دەوێن سەر بە پارتی وزارەتی کوردستان ئەو هێزن کە بێن پێشمەرگەکانی سەر بە پارتی وزارەتی کوردستان بەداخەوەن کە قساکەم من هیوادارم لەسەر ڕڵەن پێشمەرگەی کوردستان، بەڵام بەداخەوە لە کوردستان هیچ هێزێکی فەرمی نییە، هێزێکی پارتە سیاسیەکانە، هێزێکی حیزبە سیاسیەکانە. لە لای بەڵێن بەری مووسەوە کە دەبینین هێزەکانی پارتی وزارەتی کوردستان یاخود ئەو ڕێکخراوە دڕندەی بەناو داعش ڕوو لە کەمبوونە دەبینین ئێستا کە بۆ شاردنەوەی ئەو گەندەڵیانەی ئەم بابەتانێک کە بەڕاستی لە باشووری کوردستان ئەم نەهامەتی و دەردەسەری کە ڕووی لە خەڵکی باشوور کردووە ئێستا دەمانێت بە ناوی ڕێفراندۆم خەڵک خافێنی بکەین، دەمانێت بە ناوی ڕێفراندۆم خەڵک بخافێنین بۆ ئەوەی هەندێک لەو گەندەڵ و قەیرانانەی کە لە کوردستان هەیە ماوەشتر بە ناوی ڕێفراندۆم خەڵکی بخافێنین. بەڕێز هاوڕێ دەمەوێت بپرسم زۆر کات لایەنە سیاسەکان باس لەوە دەکەن و ئەوەی جێگای پرسیاریشە لای زۆربەی هاوڵاتیانی باشووری کوردستان ئەوەیە ئەم پرسە گرنگانە بەڕای جەنابیشتان وانییە کە دەبێت لە پەرلەمانە بێت بۆ ئەوەی قسە و باسی لەبارەوە بکرێت و بە کۆدەنگی لایەنەکان هەڵوێستەی لەسەر بکرێت لە کاتێکدا هێشتا پەرلەمانی کوردستان کاران نەکراوەتەوە هەوڵ دەدەن ڕیفراندۆم ئەنجام بدەن. ئەمە بڕیارێکی تاکلایەنەیە؟ بەڵێ زۆر زۆر بە دڵنیاییەوە، یعنی من ئەوەی جێگای داخە هەندێک لە سەرکردە سیاسیەکان بەڕاستی تۆ ئەگەر بتەوێت خانوێک دروست بکەیت تۆ بتەوێت خانوێک دەبێت سەرەتا تۆ بناغە دروست بکەیت. یعنی بەڕاستی بەڕای من بەڕای هەموو چاودێرانی سیاسی بەڕای هەموو ئەو کاتانێک کە شارەزان هەموو ڕۆژنامەنووسان ڕێفراندۆم بەبێت پەرلەمان وەک ئەوەیە تۆ بتەوێت خانوێک دروستکەی ڕاستەخۆ بتێت سەقفێک دروستکەی لە هەمان کاتدا سەقف بەبێت بناغە ناوەسێ بەڕاستی. یعنی ئەوەی جێگای داخە ئەوەی زۆر زۆر جێگای داخە بەڕاستی لە دوێنێ شەو بەڕێز کاک حەمەی حاجی مەحموود لەگەڵ ڕێز خۆشەویستمان بۆ خەباتی پێکۆشاری چەند ساڵی، بەڵام ئەو دەڵێت پێویستە پەرلەمان تەنانەت لەبەر خاتری بەڵێیەکەی ڕێفراندۆم کارا بکرێتەوە، بەڵێیەکەی ڕێفراندۆم کارا بکرێتەوە کەچی خۆی لە خۆیدا بەڕاستی بەسەدان یاسا هەن کە تاکو ئێستا پەرلەمانی کوردستان لە ماوەی کارخستنی بەڕاستی ینی لە ماوەی کارخستنی پەرلەمانی کوردستان تاگڕەویەک لە باشووری کوردستان پەیدا بوو. من ناڵم تەنها تاگڕەویەکە حزبی دەسەڵاتداری زوونی زەردە زوونی سەوزیش تێدا بەرپرسیارە لەم کارە. بەڵێ بەڕاستی ئەگەر هەر ڕێفراندۆم نەتەنیا ڕێفراندۆم هەر کارێک بەبێ پەرلەمان هەر بڕیارێک بەبێ پەرلەمان ئەگەر بمانەوێت سیاسەت لە زێی یاسادا بنین بەڕاستی شکست خواردووە. ئەگەر ئەم ڕێفراندۆمە بەبێ پەرلەمان بەڵێژ بێنێت بەڕاستی لەلایەن هەموو دنیاوە هیچ سەنگایەکی نابێت، چونکە بەڕاستی پەرلەمان مەرجعیەتی خەڵکە ئەوە خەڵکە پەرلەمانی هەڵبژاردووە. هەر ئەگەر ئەم پەرلەمانە یاسایش تایبەت بۆ ڕێفراندۆم دەرنەکاتن
بەڕاستی زۆر بەداخوا بەڕاستی لای من بەڕوانی و هەموو هاونیشتمانانی باشووریش هیچ تەنگێکی نابێت هیچ شوێنێکی دیان. زۆر باشە پێتان وایە ئەگەر ریفراندۆم بەڕێوە بچێت چی لە دۆخی سیاسی باشووری کوردستان دەگۆڕدرێت چی لە قەیرانی دارایی دەگۆڕێت؟ ریفراندۆم بۆ شاردنەوەی قەیرانە، ریفراندۆم بۆ سەربەخۆیی نییە. هەر یەکێک لە من هەر یەکێک لە ساچی ئەم نیشتیمانە کە بەڕاستی ئاواتەخوازا و دەوڵەتێکی خۆمان هەبێت، یعنی خەونی لە نێژینەیە، خەونی هەموو سەرکردەکانمانە، خەونی هەموو ئەو مناڵانە کە ئێستا پەروەردە دەبن، خەونی هەموو تاکێکی نیشتیمانە بە هەر کار بەرچشتن. بەڵام ڕێفراندۆم لە کاتێکدا دەکرێت بەڕاستی تۆ بەر لەوەی بکە، یعنی بەڕاستی ئەمە جێگەی سیارەکە لێرەدا ئەوەیە تۆ خەڵکێکی برسیت هەیە، تۆ خەڵکێکی بەژمەینەتیت هەیە، تۆ خەڵکێک ئێمە هێشتا کارێکمان چارەسەر نەکردووە هەوڵی ڕێفراندۆم دەبێت. هێشتا نەمانتوانیوە قەیرانی دارایی ئەو قەیرانی دروستکراوی کە پارتە سیاسیەکانی باشوور دروستیان کردووە نەمانتوانێت چارەسەری بکەین. هەوڵی دروستکردنی بەڕاستی دەمانەوێت ڕێفراندۆمێک باز دەکەین کە خۆی لە خۆیدا هیچ لایەنێک ئەو لایەنانەی کە بەڕاستی ئێستا کە بە قوت و بە نەوت و بە سامانی ئەو نیشتیمانی ئێمە بەڕێوە دەچن بەڕاستی ئەوان پێش هەموو کەس نەخێریان بۆ ئەم ڕێفراندۆمە ڕاگەیان هیچ لە قەیران ناگوێت بێ بەڕاستی، یعنی خەڵک برسیە. من ئەمەوێت ئاماژە بە یەک شت بکەم بۆ بەڕێزت. هەر ئەم شەو لە شاری هەولێر یەکێ لە گەڕەکانی شاری هەولێر پیاوێکی خاوەنی پێنج منداڵە لەبەر قەرزداری نەبوونی کۆتایی بە ژیانی خۆی هینایە کە بەڕاستی ئەمە جێگای داخە، ئەمە جێگای پرسیارە. من کاکە ئەم لەم نیشتیمانە لە باشوور خەڵک ژیانی دەوێت، خەڵک تا ئێستا 24 کاتژمێری ڕابردوو ئەنتا و کاتێک قسە لەگەڵ جەنابشی دەکەم وەڵڵاهی شەوی ڕابردوو کارەبا لە شاری هەولێر لە زۆری گەڕەکەکان نەبووە. خۆمە چگم لەو کەسانێک کە شەوی ڕابردوو بەبێ کارەبا لە ماوەکەی خۆم دانیشتیم. خەڵک بەر لەوەی دەوڵەتی بێژیانی دەوێت. ئەگەر هاوڵاتی بوون بە دەوڵەت بێ ئەوەتە سۆماڵیش دەوڵەتە بەڵام برسیە. ئەوەتە زۆرێک لە وڵاتانی قارەی ئەفریقیا دەوڵەتن بەڵام تا ئێستاکە ژیانیان نییە. تۆ ئەگەر بتەوێت دەوڵەتێک دروستکەی بەڕاستی دەری لەسەر سەرەتا نیشتیمانەکەی خۆت ڕێک بێخە سەرەتا من بە ئاوم هەبێ کارەبام هەبێ ژیانم هەبێ بەڵێ لە باشووری کوردستان سوپاس بۆخۆ ئامنیەت هەیە، بەڵام ئامنیەتەکەش تاکو ئێستا لە ژێر پرسیارە. ئاین لەسەر ڕۆژی ڕابردوو بەڕاستی لەسەر ڕەخنەگرتن لە بەرپرسێکی باڵایان نیشتیمانە ڕۆژنامە نووسەکە دەستگیر نەکرا، بەڵام برای ڕۆژنامە نووسەکە ماوەی چەند ڕۆژە بەڕاستی لە ناو ماڵی خۆی داڕەپێنراوە کە خاوەن منداڵە نانێژێت دەژن ناو ماڵ و منداڵی خۆی بکاتن. زۆر باشە کەواتە ئەو پرسیارە لای زۆربەی هاوڵاتیان دروست بووە کە حکوومەتەکانی باشووری کوردستان چون بە دڵنیایی و یەک حکوومەت نین دەیانەوێت لە ڕێگەی ڕیفراندۆم و بانگەشە بۆ سەربەخۆیی بکەن لە باشووری کوردستان، بەڵام لە کاتێکدا هەر دەنگێکی ناڕازی هەر دەنگێکی ئازاد هەوڵ بۆ ئاشکراکردنی ڕاستیەکان و گواستنەوەی هەواڵە ڕاستیەکان بدات بە تایبەتی ڕۆژنامەوانان دەنگی کب دەکرێت یاخود دەفڕێندرێت و دەکوژرێت. لایەنە سیاسیەکانیش بێدەنگی خۆیان لەو بارەیە نیشان دەدەن. پێتان وایە ئەمە یەک دەگرێتەوە لەگەڵ بانگەشەکردنی سەربەخۆییدا؟ خۆی لێرە لە باشووری بەڕاستی زۆر ڕاگەاندنمان هەیە، ڕاگەاندنی سەربەخۆمان هەیە کۆمەڵێک لە دەستگا ڕاگەاندنەکان بۆ گەرمکردنی و بازاڕکردنی هەندێک لە تایبەتمەندەکانی خۆیان دوو ڕاگەاندنیشمان هەیە کە ڕاگەاندنی هەردوو باڵی بین هەردوو حکومەتی هەولێر و حکومەتخۆشەویستن بۆ قسەکە جەنابەت، بەڵام ئێمە یەک حکومەتمان نییە. تاکو ئێستا هەمی لەسەر ڕۆژی ڕابردوو لە داوایەکی دادوێرێکی شاری سلێمانی کە ئاراستەی دادوێرە شاری هەولێر کرا بوو بۆ گواستنەوەی بەندکراوێت بەڕاستی یعنی بەداخەوە ئەم داوایە لە شاری هەولێر هیچ هەیبەتێکی یاسایی نەبوو، خۆی لە خۆی لە هەمان دادوەرە سەر بە هەمان وەزارەتی دادا هیچ ئەوەیکی نییە. نەخێت لە کوردستان بەڕاستی یەکجێگرتنەوەی باسکردی مەسەلەی ڕێفراندۆم و سەربەخۆیی یعنی زۆر بیرە لەگەر بەڕاستی ئەو بابەتانی کە باز دەکرێت. ئەگەر بێ ئێستا ڕۆژنامەنووسێکی ئەم نیشتیمانە ڕەخنێ یاخود بابەتێکی ڕازگویانە لەسەر هەر بەرپرسێکی ئەم نیشتیمانە بڵاو بکاتەوە بێگومان ئەگەر بەڕاستی نەسکردرێ بەڵام بە شێوەیەک لە شێوەکان وا لێ دەکرێت کە پەشیمان بێتەوە لەو کارێکە کردیتی. بەڵام زۆربیان لە چەند ڕۆژی ڕابردوو بەڕاستی یعنی ناکرێت تۆ ڕۆژنامەنووسێک
شتێک لەسەر بەرپرسێکی باڵای نیشتمانە دەنووسێ تۆ بچی بە بیری برایەکەی بگیری برایە زیندان بکەی بەڕاستیەوە جێگای داخە بەڕاستی نیشانەی پرسیارێکی زۆر زۆر گەورەیە لەسەر باشووری بەڕاستی ئەمە زۆر باشە لە ماوەی ڕابردوودا شاندی کەنەکە سەردانی لایەنەکانی هەر چوار پارچەی کوردستانیدا بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەی پێتان وایە بەستنی کۆنگرەی نەتەوەی لە ئێستادا هیچ کاریگەریەکی دەبێت لەسەر بارودۆخی باشووری ڕۆژئاوا ببوورە باشووری کوردستان بەڵێ بەڵێ بێگومان یعنی تۆ ئەگەر یعنی ئێستا ئەگەر بەڕاستی دەبایە باشووری کوردستان بەر لەوەی ئەو بڕیارە بدات ڕاوێژ بە سەردەم سەرکردەکانی پارچەکانی تر بکە لەگەڵ سەردەم سەرکردەکانی پارچەکانی تر کۆ بێتەوە چونکە بەڕاستی ئەگەر بێ و هەروەکو بەڕێز ئەمڕۆ بەڕێز ئەحمەد شەوی ڕابردوو بەڕێز ئەحمەد تورێ گوتی ڕێفراندۆم بەبێت پەرلەمان هیچ بنەمایەکی یاسایی نییە بەڕاستی ئەگەر بێت یعنی لەم مەسەلەی ڕێفراندۆم و سەربەخۆیە ئەگەر بێت ڕایش بە لایەنەکانی تر بکەی یاخود کۆنگرەی نەتەوەیی ببەسترابایە ئەم بڕیارە خۆی لە خۆی ئەگەر لە کۆنگرەی نەتەوەیی بڕیار لێتە بدرابایە وەک ئەوە بوو هەموو تاکیش کوردستان بڵێ بەڵێ ئەنی بەڕاستی کۆنگرەی نەتەوەیی یەکێ لە بنەما سەرچیەکان بەڵام بەداخەوە کۆنگرەی نەتەوەییش بەعزبی کرا لە بەر سەرکردەیەکی سیاسی باشوور کە خۆیان دایانەوێ هەر تاکو لە ئێستا و تاک و کۆتایی ژیانیان هەخۆیان چێخوامی بن دایانوێ هەستا لە کۆنگرەی نەتەوەییش کە بە سەدان سەرکردەمان هەیە کە شایستەی ئەوەن کۆنگرەی نەتەوەیی بەڕێ بن بەڵام لەوێن دەریشدا دیسان شتێکی تر دروستە بۆ ئەوی هەر ئەوانەی کە ئێستا خۆیان سەرۆکی لێژنەی ڕێفراندۆمن خۆیان سەرۆکی کۆمیتەی ڕێفراندۆمن هەر ویستیان ئەوان خۆیان بن وان نازانم یعنی بەداخەوە من کە قسەش دێتە قسە باسی ئەوە دەکەن دەڵێن ئێمە لە پێناوی کوردستان ئەگەر لە پێناوی کوردستانە فەرمونون سەرخستنی کۆنگرەی نەتەوەیی بەڕای من سەدا پەنجای دروستبوونی دەوڵەتە لە هەر سەرپارچەی کوردستان زۆر باشە پێتان وایە هیچ ئەنجامێکی دەبێت بەستنی کۆنگرەی نەتەوەیی بێگومان ئەنجامی دەبێت ئەگەر کۆنگرەی نەتەوەیی بەڵام من وەکو بۆ جەنا بتم باش کرد کۆنگرەی بەستنی کۆنگرەی نەتەوەیی کە پێ دەڵێن کۆنگرەی نەتەوەیی بەڕاستی بناغەی دروستبوونی دەوڵەت خاصان کە ئێستا باشووری کوردستان لە زۆربەی زۆری لە هەر پارتەکەی تری کوردستان بەڕاستی نزیکترە لە دروستبوون بەڵام ئەگەر بێت و کۆنگرەی نەتەوەیی بەڕاستی ببەسترێت کۆنگرێکی یەکدەنگ بێ من لەو بڕایەدام کە دەتوانێت بەڕاستی یعنی تێگایەکی زۆر 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 یعنی هەیبەتێکی زۆرتر بۆ ڕێفراندۆم و بۆ دروستکردنی دەوڵەت کوردی درێت بەڵێ بەڕێز هاوڕێ باجلان ڕۆژنامەوان و چالاکی مەدەنی سوپاس بۆ شرۆڤەکردنەکانت وەڵە بەڕێزان هەواڵێکی ترمان ئامادەیە لەسەر مووسڵ فەرماندەی هێزە عێراقەکانی کۆنتڕۆڵکردنەوەی هەردوو گەڕەکی بەیز و ڕەسوول جادەی مووسڵیان ڕاگەیاند لە ڕاگەاندراوەکەدا هاتووە هێزەکانی پۆلیسی فیدراڵی هەردوو گەڕەکی بەیز و ڕەسوول جادە لە مووسڵی کۆن کۆنتڕۆڵ کردووە کە دەکەوێتە بەری ڕاستی مووسڵ و ئێستاکە ئاڵای عێراق لەسەر بیناکانی ئەو گەڕەکانەدا دەشەکێتەوە پێشتریش هەر ئەمڕۆ عەبدولەمیر ڕەشید یارەڵڵا فەرماندەی ئۆپراسیۆنەکانی کۆنتڕۆڵکردنەوەی نینەوە لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند هێزەکانی فیرقەی 16 پیادە توانی گەڕەکی موشاهدەی بەری ڕاستی مووسڵ کۆنتڕۆڵ بکاتەوە. بەڵێ خۆشەویستانی فریدۆم تیڤی ئەکتۆری ئەمڕۆمان پێشکەش کردن بەڵام هەمیشە فریدۆم تیڤی هەوڵ دەدات هەموو بابەتە گەرم و گرنگەکانی ڕۆژ بەڕاستی لە ڕێگەی تەلەڤیزۆنەکەمانەوانێ شرۆڤە بکەین هەر شاد بن.